بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دانیشتنی دوێنەی پەرلەمانی عێراق کە بەپێی ڕێکەوتنی سێقۆڵی نێوان موقتەدا سەدر و محەممەد حەلبوسی و مەسعود بارزانی بەرەوەچوو ناکۆکی لە نێوان لایەنەکان دروست کردو هەرچی ناو ماڵیشەیە دابەش بوون بۆ دووبەرە و ناکۆکییانیان قوڵەوە لە ناو ماڵی کوردیش پارتیویچێتی بوون بە دوو بەشەوە بۆی دانیشتنەکەی دوێنەی پەرلەمان شاندیا و بەشی پارتیویچێتی لە بەغداد هەڵبەشەوە تاکو ئێستش لەسەر کاندیدی سەرۆکۆمار ڕێک نەکەوتون لەناو سوونەکانیش زۆرێک لە ناکۆکی دروست بووە لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر خۆڵبوونەوەی ناکۆکی لایەنەکان دوای کۆبوونەوەکەی پەرلەمانی عێراق و کاریگەری و کۆبوونەوەی لەسەر پەیوەندیەکانی پارتی و یەکێتیش دەکەین بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر جەلال حەسەن شارەزای کاروباری عێراق لە ستودیۆی سەرەکی هەروە لە سویدیشەوە ڕۆژنامەنووس ڕێبوار کەریموەلی سوپاسی وڵاتان دەکەین کاک دکتۆر بەخێر بێن سوپاس بوونتان ئەگەر سەرەتا بەر لەوەی بچینە سەر ڕێکەوتنەکە لەسەر دیمەنەکانی ناو پەرلەمان قسە بکەین ئەوەی کە کۆمەڵێکیان بە کفنەوە سەدەریەکان هەندێکیان بە توک چون هەندێکیان بە دژداشانێکیان بەجلی کوردی خوێندنەوە چی بۆ دیمەنانە خۆ دەرخستن بوو یاخود چی لێ دەخوێنرێتەوە خۆیان شتانە تەوەقعکرێت لە سیاسەتی عێراق چکە بە گشتی سیاسەتێکی ناتەندروستە جەماعەتی سەدر بە کفنەوە چوونە ناوە پێم وایە ئەوە پیان وا بوو لە ڕێی ئەوە توانن مێسجە بگەێنن کە ئەگەر ئەمڕۆ ینی بشکوژرێن بەم کفنانەوە بچنە ناو گۆڕیشەوە هێشتا ئەم مەسەلەی حکوومەت و ئەو بابەتی سەرۆکی پەرلەمان و ئەمانە هەر بەڕێیەکەن پێم وایە ئەوەی ئەوان زیاتر پەیامێک بوو بۆ ئەو ئیتاری تەنسیقەیە کە هەیە ئەمەی کوردەکانی خۆشمان عادەتەن وەک جۆرێک لە کوردایەتی فێرن ینی زۆر جارکە بە جلوبەرگی کوردی و بە هەندێک شتەوە چەند ئاسایی مافی خۆیانە بە مێسج بگەێنن بە خەڵک بڵێن کاکە ئێمە نوێنەری کوردین لێرە بەڵام ئیتر بەشێکیشی پێم وایە زۆر لە خۆکردنیشی تیا بوو ینی ئەو توکتوک ئەو هێمای خۆپشان ئەوان ڕۆشن ئەمان بە حساب هاوپەیمانەتیان هەیە بە ناوی بۆگەلین ئێمە لەبەرەوەی لەگەلەوە هاتوون بۆگەلیش ئیشەکەن پیان وا بوو کە ئەوان لە ساحەی تەحریر و لەو ناوچەیەوە هەڵقوڵاوی ئەوێن بۆیە لە ناو ساحەی تەحریرەوە بە توکتۆکان هاتنەوە چکە پیان وا بوو توکتوک دەورێکی کاریگەری هەبوو کاتی خۆی لە ڕزگارکردنی خۆپیشاندەرانە ئەو پەیامەیان گەیان کە ئێمە پەیامی جادەین ئەوکانتر پێ سیاسین مێژوەکان هێشتونێتەوە بەس ئێمە هەڵقوڵاوی جادە و شارەین بۆیە ئەمێنەوە کاری پەرلەمانی پێویستی بە و خۆ دەرخستنی یاخود شارەزابوونە لە دەستور و لە یاسا و لە لیژنەکان و کاری پەرلەمانی و زمانزانی و بڵێن توانای پەیوەندی دروستکردن و ڕاستە خۆی ئەوە ینی ئەگەر توێندام پەرلەمانێکی ڕاستەقینە بێ پێشترۆ شتانە شارەزایت بوو بێ ئەگەر ئەمەش بکەیت بۆ جارێک ڕەنگە شۆیەک بێ ئاتیادی بێ بەڵام ئەمانە زۆر دووبارە بێتەوە ڕەنگە کارێکی باش نەبێ وەلا کاری پەرلەمانی خۆ دوورە خاستەوە وەکو جۆرێک لە کەسی شعبەوی و پۆپۆلیست و ئەمانە دەرکەوی کە ئەمەش بەڕاستی بۆ کاری پەرلەمانتاری کەسی پۆپۆلیست تا ڕادێکی زۆر ناتوانێت ئەرکی سەرەکی خۆی بەڵێ ئەرکی سەرەکی خۆی جێبەجێ بکات سیفەتەکانی چییە وەڵا ئەوەی کە زیاتر با بڵێن خۆ دەرخستنی تایە یان جۆرێک لەوەی کە بەردەوام وا خۆی دەرەخاکە هەموو داواکارەکان لای ئەمەوە توانرێ حل ببێ و چارەسەر ببێ و بەردەوام لە سەرجادەیە ینی بۆەوەی کە ڕێی خەڵک بگوازێتەوە هەرچەنەم لایەنەی خراپ نییە بەڵام ئەوەی کە هەموو ئامانجەکەی ئەمە بێت ئەمە پۆپۆلیستی دروستەکە هەموو ئامانجەکەیەوە بێ کە پێی وابێ لە ناو شاری ئەو هەڵقوڵاوە کە کاری پەرلەمانتاری پێویستی بە کاری جدیات هەیە لە ناو پەرلەمانە لەگەڵ سیاسەکانە بەتایبەت دەزانین کە ینی لە ناو پەرلەمانە ئەندام پەرلەمانی تایە کە بۆ نمونە حتا کوتلەی تایە کە هەندێک لە ئەندام پەرلەمانەکانیان بۆ جاری سێم و چوارەمە ئەبنەوە ئەندام پەرلەمان خبرەیەکی زۆریان هەیە یعنی ئەمە کرێ با بڵێن بۆ جاری یەکەم وەک شۆیەک وا بەس بۆ جارەکانی تر حتمما زیاتری پێویستە هەرچەندە بەپێی دەستور ڕێگە پێدراوە بەس بۆ پەرلەمانتاری کورد ئەگەر عەرەبی نەزانێت ئاسایی هەرچەندە مافی دەستوری توانی بە کوردیش سەرکەیت و داوای وەرگێڕ بکەیت لە ناو پەرلەمانی ینی ڕاستە وەکو مافی دەستوری و قانونی شتێکی ئاساییە بەڵام واقعی بین ینی ئێمە لە پەرلەمانتاری عێراقا ینی تا ڕادێکی زۆر ناچارین بە عەرەبی پەیامەکانی خۆمان بگەێنین چونکە ئێمە پەیامی کوردانە با بڵێن پەیامی هەرێمی کوردستانیان نوێنەرایەتی کورد بگەێنین بوێ حتمما عەرەبی زانی یەکێکە لە داواکارەکان حتماش ئەیگەر نەیزانێت ئەو وەڵای جا بفێر یعنی ئەی چی بکەین چارچی یعنی بفێر بەسکاری پەرلەمانی زۆری نایە تا 4 ساڵ فێر دەبی و فێری زمانەکەش دەبێت کاتێکی بۆ هیوای زووتر فێر بن ینی چکاریشی زۆرە بێت سپاسەکەین دکتۆر بچینە لای کاکرێبوار کاگرێبوار سپاس بۆ مامەدوونی بەڕێزشت دەمەوێت سەرنجی بەڕێزشت بزانم لەسەر یەکەم دیمەنی دانیشتنی پەرلەمانی عێراق لە جلوبەرگەکانەوە هەم لە وتاف کێشانیش پارتیەکانیش لە دوای تەواوبوون وتافیان کێشە و باز لە کڕینی پەرلەمانتارانیش دەکرێت کڕین و فرۆشتن و ئەوانە بەڕێستان سەرنجتان چی بوو لەسەر یەکەم دانیشتن؟
من بەش بە حاڵی خۆم لە جێ پەرلەمانتارانە بەم شەرمم دەکرد بەڕاستی عراقی شەرمم دەڕش لە کاتێکدا لە کۆی 22 میلیۆن دەنگدەری عێراق دەنجی 8 میلیۆن خەڵکیان لەلایە و لەوەش تەمسیلی 18%، یعنی ئەوەی نسبەی بەشداری کرد بووە لە عێراق تقریبا بە هەموو ئەو تەزویر و بەزم ڕزمی کە کراوە نزیکە 40%. و ئەمانەیش کە ئێستا دوێنێ لە هۆڵی پەرلەمان بوون تەمسیلی تەنها 18% دەنجی هەموو عێراقیەکان دەکەن کە نفوسی عێراق 22 میلیۆن دەنگدەری هەیە ڕەنگ بەرەو 30 قسوور میلیۆنیش کەسە، ئەمانە تەمسیلی تەنها 18%یان دەکەن. جا پێویستی بەو خۆبادان و خۆ یعنی بەڕاستی کفن لەبەرکردن و یعنی من تەمسیلی ڕاستەقینەی ملەتی عێراق دەکەم و من ئەوە من نەدەکرد بەڕاستی لەو ڕۆوە ئەمێن بە قەنەعەتی من دەبوایە پەرلەمانتارەکان شەرم بکەن. دوو خاڵی زۆر گرنگ هەیە کە هەمیشە لە پرۆسەی سیاسی کە لەوەتەی ڕوخانی سەددام تا ئێستا ئێمە متابعەمان کردەوەیە کە کۆمیسیۆن دادەندرێ انتخابات دەکرێت هەموو لایەنەکان بەشدارن تا ئەو ڕۆژێک کە نەتایجی انتخابات ئەلان دەکرێت کەس نەگلەیی هەیە نەگازەندەی هەیە لە پڕ دەبینی هەر هەمویان اعتراضیان هەیە لەسەر پرۆسەکە، اعتراضیان هەیە لەسەر هەموو دەمە شک و گومانێک هەیە وەڵا پرۆسەیەکی نزیح بەڕێوە دەچێت لە پرۆسەی انتخابات لە وڵاتانی دموکراسیدا کە بەڕاستی باوەڕێن بە دموکراسی هەیە مؤسسات هەیە ئەم مؤسساتانە ڕای یەکلاکەرەوە نا، یعنی هیچ زۆر بە کەمی ڕوودا لە وڵاتانی دموکراسی کار بگاتە مەسەلەی محکەمەی دەستوری زۆر بە دەگمەن ڕوودەدات حاڵەتێکی ئاساییە، بەڵام زۆربەی زۆری یعنی مەگەم ئەوەی کار بگاتە گرێکشوورێکی ئەو تۆ کە بگاتە ئەو مؤسسە قانونیە گەورانە بتوان یەکلاکەرەوە. لە عێراقدا هەموو دەمێ دەبێت دادگای فیدرالی هەموو دەمێ دەبێت تانەوتەشەری حزبە سیاسیەکان ماوەی 2 مانگ چەند مانگێکی پێ بچێت تا یەکلا دەبێتەوە. اینجا کە دێتە سەر مەسەلەی کۆبوونەوەی یەکەمی پەرلەمان ئەم دابەشکاریە ئەم ئەو ئایا دەتوانن جەلسەکە بەکراوەی بەجێ بێڕن، ئایا دەتوانن لە ماوەی 15 ڕۆژدا مەسەلەن کاندیدی سەرە کۆمار دیاری بکە، یعنی هەموو ئەوەی کە ڕوودەدات لەم ڕۆی عێراق هەموو ساڵێ هەموو جارێک هەر خولێکی پەرلەمان ئەمە تکرار دەبێتەوە کە ئەمە بەڕاستی مای شەرمەزاریە بۆ بە قەنەعەتی من بۆ پرۆسەی دموکراسی و ناوی لەنێی پرۆسەی دموکراسی کە بە قەنەعەتی من ئەسەن دموکراسی نییە و تەقسیمێکی تائیفی لە ناو تائیفیەکەش هی بەشێک لە ئەو تائیفەیە کە دەسەڵاتی بەدەستە ئەم تەقسیماتە دەکرێت لەسەر پۆست و لەسەر ئەو مەناسبەی کە هەیە. یعنی بێبەختیەکە لێرەدایە کە تەنانەت ئێمە هەندێک جار جەلال فەرمووی تەمسیلی نەتەوەی دەکەم بەڕەبەدا خۆ من پێم وانە هیچێک لە ینی 99 ئەوانەی کە دەچنە بەغدا باوەڕ ناکەم یعنی تەمسیلی نەتەوەی بکەن پێشەوەی تەمسیلی نەتەوەی بکەن تەمسیلی حیزبەکەی خۆیان و لا حیزبەکەی خۆشیان تەمسیلی کەسانێک دەکەن کە ئەوانیان نردوتە پەرلەمان نەک تەنانەت حیزبەکەی خۆشیان. بۆیە ئەم تەمسیلێکی واقعی نییە، ئەم نوێنەرایەتێکی واقعی نییە لە بەغدا بەداخەوە هەتا ئەم دقەیەشی لەگەڵدا بێ ئێمە هەتا ئێستاش ئەجندایەکی وازەح لە 4-5 خولی انتخابات کراوە لە عێراقدا ئەحزاب کە هاتوونە سەر حکم ڕۆیایەکی ڕاستەقینەیان بۆ باشکردنی وەزعی خەڵک بۆ باشکردنی گوزەرانی خەڵک پێ نەبووە. نەوت $30 بوو بێت هەر ئەمە حاڵی میلەت بووە، نەوت بوو بێتە $80 هەر ئەمە حاڵی میلەت بووە. یعنی معقول نییە حکوومەتێک لە کاتێک کە نەوت قیمەتی نەوت بە $30 بتوانێت موچە بدات و ڕێگا دروستکە، بەڵام کاتێک کە نەوت گەیشتە $80 نتوانێت مەسەلەن موچەی خەڵک بەرزکاتەوە، نتوانێت مەسەلەن لە جیاتی ڕێگایەک ڕێگا دروستکە، لە جیاتی پردێک پرد دروستکە. ئەوە وەزعی عێراق بەدەست ئەم تەمسیلەوە کە بەڕاستی تەمسیلێکی پۆپۆلیستی، تەمسیلێکی میکرۆ تەمسیلە کە تەمسیلی خەڵک ناکات، بەعکسەوە دابەزیوەتە سەر ئاستی ئەوەی کە تەمسیلی یەکێک دەکات لە پەرلەمانتارەوە بگرە هەتا مدیر عامت و هەتا وەزیر و ئەوانش. جا دێنە سەر هیوادارم لە درێژەی بەرنامەکە بێنە سەر ئەوانە، بەڵام ئەوەی تێبینیە بەنسبەت من ئەمەە جێی شانازی نەبوو بۆ هیچیان. باشە بەس وەکو کرینی دەنگی پەرلەمانتاران یاخود پارتیەکان کە ئەوانیش دڵخۆش بوون و بڵێن و تافیان کێشە دوای کۆبوونەوەکە پارتی چی دەستکەوتووە لەوە و سەبارەت بە مەسەلەی کاندیدی یەکەم و سەرۆکی پەرلەمان و کاندیدی یەکەم و دوم باز لە کرینی دەنگی پەرلەمانتاران دەکرێت دەبێت شتیوا ڕووی دابێت؟ وڵی جا پەرلەمانتارێک کە پێم گوتی کە ئێشتر لە قسەکان گوتم بۆ ئەجندایەکی خاصی ئەوە بۆ ئەجندایەکی خاص چوو بێت دەنگەکەشێ دەپارێکە دەیفرۆشی قابلە چێ ئەی وەکو پارتیەکان چیان دەستکەوتووە ئەوان زۆر دڵخۆش دیار بوون لە دوای کۆبوونەوەی پەرلەمان؟
پەرلەمانتارەکانە هەتا نوێنەری حکوومەت یاریمیش لێ بوو و تافی کێشە خۆ عالیمە من نازانم ئەم دڵخۆشیی پارتی لە چی بوو ئەم دڵناخۆشیەکی تیش لە چی بوو لەوەتەی انتخابات لە عێراق دەکرێت 2005 تا ئێستا جێگری سەرۆکی پەرلەمان هەری پارتی من نازانم یعنی چم معجزەیەکی دیکە ڕوویداوە یان شتێکیکە حاڵەتێکیکە سەیر ڕوویداوە من تێ نەگەیشت ینی بەس بۆچی دڵی دڵخۆشی پارتیایی دڵناخۆشیەکێتی خوێندنەوەت بۆی نەبوو منیش نازانم یەکێتیش بۆ دڵی ناخۆشە لە کاتێکدا ئەوە چەندین خولا جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان هەمیشە کوردە و لە حەسەی پارتیش یعنی شتێکی زۆر عجیب ڕوویداوە شتێکی غەریب ڕوویداوە لەوە تێ نەگەیشتم سەرۆکی وەفدی هاوبەشی یەکێتی نیشتیمانی و پارتی دموکراتی کوردستان کە تا ڕۆژی یەکشەمەی بەیانیەکەی لە بەغدا مفاوزاتیان کردووە بەڕێز کاک من ناو نەهیر چۆ وەڵای لەو دەقەیدا سەرۆکی وەفدی هاوبەش بووە بەڵێ کاک عیماد کاوشار و کاک عیماد ببوورن عیماد ئەحمەد ئەمان مفاوزاتیان لەگە هەموو ئەطراف و جهتاکانی شیعە و سونە و نازانم چی ئەوانە کرد لە بەغدا لە پڕیەکێتی لە مەسلەی دەنگدان بە جێگری سەرۆکی پەرلەمان کشایەوە ینی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە بیانووی ئەوەی کە نایەنێ بستە ناو مەسلەی ینی ببنە بەشێک لە تەرەفێک لە مەسلەی یەکریزی ناو ماڵی شیعە يعني وتەیەکمان لە بەڕێز عیماد ئەحمەد گوێ لێ بوو نەقسەیەکمان گوێ لێ بوو موقفێکمان گوێ لێ بوو لە پڕ يعني هەندێک شت ڕوو دەدات کە ینی بەڕاستی ڕوونکردنەوەی بۆ خەڵک زۆر زەرورە بەڵام سەیریشە نازان خۆشیان چۆن ئەو مواقفانە وەکەن تەسمیەکەن پارتی بۆ دەبێت دڵی خۆش بێت لە کاتێکدا و 4-5 خۆ لە هەر جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان پارتی لە پارتی و لە ئەوەیە بەڵێ دواتر دەگەڕێم بۆ لای بەڕێزت کاگرێبوار دکتۆر جەلال سەبارەت بەو ڕێکەوتنە سێ قۆڵی کە کراوە لە نێوان سەدر و بارزانی و حەلبوسیە تا ئێستا ناوڕووکەکەی دیارە چییە کە قۆناغی یەکەم بریتی بوو لە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکی پەرلەمان جێگیری یەکەم جێگیری دووەم بەبێ چوارچێوە مانگی شعەکان ناوڕووکەکەی دیارە چی تێدایە لە ڕاستیا هەر سیاست لە کوردستان و لە هێرێم بابن لە عێراقیشە تا ڕادێکی زۆر بەناشەفافانە بەڕێواچێ بەسەر یەک بابلێن کۆمنتێک لەسەر دڵخۆشی پارتی بۆ مۆزوع دڵخۆشیەکەی پارتی پێم وایە زیاتر لەوە سەرهەڵەیە کە پێیان وایە ئەتوانن بۆ لە مەولا تەنانەت پۆستی سەرۆکۆماریش بۆ پارتیەک لای بکەنەوە هەرچەندەمە زۆر قورسە چونکە بابلێن سەرۆکۆمار و پۆستی سەرۆکۆمار وابەستەیە بە هەرێمی کوردستانیشەوە و سیاست لە هەرێمی کوردستان بۆ چکەوان پێیان وا بۆ گەر بتوانن بەو سێلایەنە سەرەکیە سەرۆکی پەرلەمان و دوو جێگرەکەی تێپەڕێنن حتممە ئەگەر پارتی کاندیدێکی هەبێ بۆ سەرۆکی بابلێن سەرۆکی دەوڵەتیش ئەتوانێت بە هەمان شێوە تێپەڕێنێ بۆیە دڵخۆشەکەی پارتی پێم وایە لەوە دێ و دڵناخۆشەکەی پێکێتیش لەوە دێ کە پێی وایە ئەم جارە پۆستی سەرۆکۆمار بۆ یەکێتی مەترسیەکی زیاتری لەسەر جاران هەرچەند بەتەسەوەری من ڕەنگە لە کۆتایی هەر بگەڕێنەوە سەرەوەی کە ڕێکوتنی پارتی وەکێتی بکرێتەوە چونکە پارتی وەکێتی تەنها لە بەغا بەیەکەوە نین زۆرترین یان لە هەرێمی کوردستان کاری پێکەوە یان هەیە حکوومەتێکیان هەیە کە بە ئەوان و گۆڕان دروستیان کردو بۆیە پێم وایە معادلەکە بەڵێ تاڕادێک ئالۆسترا پۆستەکان مەترسی زیاتریان لەسەر بەڵام لە کۆتایی ڕەنگە هەر بگەڕێتەوە سەر بەس لەسەر ئەو ڕێکەوتنە بۆ کەس ڕوونکراوەوە چی تێدایە بۆ عرب نازم چیتە بۆ سونە بۆ کورد ئەو ڕێکەوتنە بەداخەوە من هیوادار بووم ینی هەموو جارێ سیاسەکانی کورد بەردەوام لە چاوپێکەوتنەکانە زۆر جارکە ئەو پرسیارەکرێ باسەکرێ ینی هیوادار بووم کە سیاسەکانی کورد تا ڕادێکی زۆرەوەنە هۆشیار بوونایەکە بیان توانە شەفافانە لەگەڵ خەڵکی خۆیانە مامەڵە بکەن ینی ئێستا سیاسەکانی کورد پێم وایە لە سیاسەکانی شیعە و سونەش لای خەڵکی کورد بێزراوتر و بێهیواترین لیان چونکە تا ئێستا نەیانتوانێت شەفاف بن لەگەڵ ئێمەیە تەنانەت لەگەڵ خۆشیانە شەفافن ینی هەر لەو ڕۆژەیە کە با بڵێن کە دوێنێ بوو بەیانەکەی بەیەکەوە پارتی وەکێتی هێشتناوێ بەڵام ئێوارەکەی کەس نازانێت بۆ تێگەچن زۆر ناشەفافە بەداخەوە و ئەمەش وای کردووە کە تا ڕادێکی زۆر متمانەی خەڵک لەدەست بن لە زۆر ڕۆوە ئێمە با بڵێن کە من بەردەوام بە دوای هەواڵەکانە ئاگەڕێم بەردەوام متابعاکەم من خۆم هیچ شتێکم لەو ڕێکەوتنامەیە نەبینیوە و دەستیشم نەکەوت و بزانم چۆن ئەمە تێپەڕێنرا مناسبە مەترسیانی ئەو ڕێکەوتنە بۆ خەڵکی کوردستان چی تێدایە هیچ مەگەر زۆر حتمەن گرنگە هەرچەند لە ڕاستیا ڕێکەوتنامەکان دایمەن پێشێل کراون ئەمە شتێکی ئاساییە یعنی لە عێراق ڕێکەوتنامەش ئەکرێ بەڵام ڕێکەوتنامەکان ئەگەر جاران شەفەیی بوو من حتمەنە بێستا زۆر بە با بڵێن کۆنکریتی تر بکرێن هەرچەنە کۆنکریتیش بکەی لە عێراق جارێکتر کێشەی گەورەت بۆ دروستە بێتەوە ئەم حکوومەتم پێم وایە لە بەردەم مەترسیەکی زۆر گەورەیە ئەو بەرەی کە بە بەرەی ئێرانی ناسراوە
بەدایبەت لە دوای با بڵێن تیرۆرکردنی قاسم سولەیمانی و زۆر بە ئاسانی ینی دەرکراون لە عملیی سیاسی بەردەوام گلەیەوەیان هەبووە کە کورسەکانیان زۆر لەوە زیاتر بۆ کە تەسەوریانە کرد بەڵام ئێستا بەوەش ڕازی بوون کە دادگای اتحادی تەستیقی نەتایجی کردووە بۆیە ئاوا دانانیشن دوێنە لیستێکان تەقدیم کردو بە 88 ئەندام پەرلەمان کە ئەمە پێیان وایە کە ئەوان کوتلەی گەورن بۆیە دەرکردنی ئەم کوتلەیە ئەمەی کە با بڵێن سەدر ناوێنی ئەغلبی وەتەنی ئەغلبی وەتەنی بەمانایەکی سادە بۆ خەڵک بریتێ لە دەرکردنی ئێتاری تەنسیقی لە حکومەت و دەرکردنی با بڵێن تا ڕادێکی زۆر با بڵێن یەکێتیش و لە ناو سونەیان نەیانتوانی کەس دەرکەن چونکە لە ناو سونەکان خوانێکیان کرد بەڵێ ئەجینا ئەگەر ڕەنگە پێم وایە لەوێش بیانتوانێت خەمیس خەنجەر دەرکەنە دەرەوەی عملیەکە بەزەرەنگە محمود بەشدانی دەرکەن لە بەرەوەی وەڵای منەوەی کە ینی ڕاستە دەوەی کە محمود بەشدانی دوێنێ کردیم پێم وایە ئیتاری تەنسیقی پێی کردووە و کاندیدی ئیتاری تەنسیقی بۆیە بە نەچوونە ژوورەوەی ئیتاری تەنسیقی ئەنزان کە ئەگەر بشتنە ژوورەوە حتمما بەم دەنگە زۆرانەوە ئەگەر بۆ نمونە 88 ئەندام پەرلەمانەکە زایدەن ئەو 15 دەنگەی کە خۆشی هێناوێتی نزیکەی 105 دەنگی هێنا محمود بەشدانی کە هێشتا دەرناچوو و عملیەکە شەرعیە بوو یعنی شەرعیە بوو بە مانایەوەی کە ئەوان بەشداریان تیا کردو بۆیە چوونە دەرەوەیان ئەیانویست ناشەرعیەت بە سەر پرۆسەکەی بسەپێنن بەڵام نەیانتوانی باشە بەسەوەی سەڵەن ڕێکاری دادگای فیدراڵی دەگرنە بەر دەستین لە دادگا لەبەرەوەی دەڵێن ڕێکارەکانی هەڵۆشاندنەوەی بڵێن هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان و دووجێگرەکانی یاساینی بۆ قسەی خۆیان چوارچێوە مانگی شاعکان کاریگەری دەبێت لە دادگای فیدراڵی ئەو تەجروبەی کە لە انتخاباتەکانە هەبوو لە تەصدیقی نەتایجا و لە ئەو تاانانێکیان لە مەسلەی کۆتای ئافرەتانە لە پەرلەمان و کۆتای کەمینەکان سەرکەوتو نەبوون تیاچکۆ دادگای فیدراڵی گوێ لە ئیتاری تەنسیقی نەگەر بە هیچ شێوەیەک و لە کۆتاییشە بڕیاریە کە نەتایجەکان تەصدیقکە بۆیە پێم وایە گەر بشت ناوێ زۆر سەرکەوتو نابن بە دەرەجەیەک ئەوەش بزانین کە لە ئێستاوە سەرۆک کۆمار بۆ نمونە پیرۆزبایی لە محەممەد حەلبوسی کردو لەگەڵ دوو جێگرەکەی هەمان شێوە سەرۆک وەزیرانیش ینی پیرۆزبایی تەواوی لێکردوون بۆیە ئەمە زمنەن مانای ئەوەیە کە ئەم با بڵێن سەرۆک کۆمار و با بڵێن مستەفا کازمیش بە تەواوەتی لەگەڵ پرۆسەکەیان کە ڕەنگە شتی تریشی بەدوایە بێت سوپاس دەکەم کاگرێبوار بگەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بە خۆشت سەرنج چی بوو لەسەر و هاوپەیمانێتە سێ قۆڵیە یاخود ئێستا دەڵێن پارتی هەڵی کردوانێکیان هەندێک دەڵێن ئەوە یەکێتی هەڵی کردونە چووەتە ناو کۆبوونەوەکان خۆتان بۆ چونتان چی بوو پارتی بڵێن پارتی چی دەست دەکەوێت لەو ڕێکەوتنە سێ قۆڵیە واللهی ینی تا دقەی ئەخیریشی یەکێتیش بەشدار بووە لەگەڵ پارتی لەم پرۆسەیەدا چکە مفاوزەتەکان دەبێت یەکێتیش ئاگادار بوو بێت کۆبوونەوە لەسەر ئاسی مەکتەبی سیاسی کراوە ئەجێندای ئەوەکان کە هەموو جارە خۆشیان قسەیان کردووە کە ئێمە بە بەرنامەی هاوبەش دەچین بۆ بەغدا و بەرنامەکەمان یەکە بەڵام ئیتر تا ڕۆژی یەکشەمە بەیانەکەی یەکێتی لە وەزعەکە هاتووتە دەرە جا ئەمە تەئسیری ئێرانە تەئسیری ئەو بەرەیە کە لە ئیتاری تەنسیقی پێ دەڵێن کە ئێران پیادەیان دەکات توانێت کە حەشتی شەعبی بوونە و یان ئەوەیە کە یەکێتی لە ناوخۆی خۆیدا هەندێک کێشە و ئەوەی ئەڵەنگاری هەیە کە دەیەوێت لە ڕێی ئاستەنگی هەنە کە دەیەوێت لە ڕێی ئەوەی ینی بڵێ ئەمە خەتای پارتی بووە پارتی ئێمەی وا لێ کرد یان و باڵەکەی بقاتە ئەستۆی پارتی بە تایبەتی لە مەسئلەی دکتۆر بەرهەم کە ئایا تەرشیحی دەکەنەوە بۆ سەرۆکایەتی کۆماریاننا تا ئەم دقەیەوەی لە پارتیمان بیستۆ پارتی کاندیدی نییە بۆ سەرۆکایەتی کۆمار و چاویشی لەو پۆستە نییە بەڵام یەک نقطە هەیە ئەویژەوەیە کە دەبێ ئەم جاریان ئەو کاندیدەی کە دانرێکێتی بە تەنسیق بێ لەگەڵ پارتی و پارتیش ڕازی بێ لەسەری نەک وەکو جاری پێشوو ڕاستەکەی جاری پێشوو ئەگەر بۆ شاهیدێک بۆ تاریخ بدەین ئەوەیە کە جاری پێشوو ئەمە کاندیدی یەکێتی نەبوو کە سەرکەوت ئەمە خودی بەرهەم ساڵح بوو خودی بەرهەم ساڵح بوو کە ئەو هەموو علاقات و تەئسیرەی کە لە ناو شیعە و ناوماڵی شیعە هەی بوو و تەئسیریشی بەسەر ئەمریکەکان و ئێران و ئانە پاڵی نابەوەی کە هەتا ینی خودی ناڕەزایەتی کاک مەسعود لەگەڵ ئەوەی کە ئەو ببێتە ڕێیس جمهور فاکتەرێکی هەرە بەهێز بوو بۆ سەرکەوتنی چونکە بە خۆتان دەزان تازە ڕێفراندۆم کرابوو تازە وەزعێک دروست بوو کە عێراق بە چاوی عەرەبەکان بە شیعە بە چاوی دوژمنەوە سەیری کرد کوردیش پارتیش بە چاوی دوژمنەوە سەیری ئەوان دەکرد ینی پتر لەوەی سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بێت سەرکەوتی خودی بەرهەم ساڵح بوو ئەمە یەک لەبەر سەبەبەکەشتان پێ دەڵێم لەبەرچی لەبەرەوەی کە سیرکەن لە پرۆسەی دروستبوونی حکوومەتی عێراقی دواتر سەرباری ئەو عێلاقە باشێکە یەکێتی لەگەڵ قیاداتی عێراقی بە تایبەتی خودی عادل عەبدولمەهدی هەیبوو چەند مانگێکی پێچوونیان دەتوانی وەزیرێک لە وەزارەتەکەی کابینە وەرگرن و دەیانگوت بڕۆن ڕەزامەندی مەسعود بەرزانی وەربگرن ئەو جا وەرنەوە وەزارەتتان دێن یعنی ئەوەی کە کرا ئەو ئینجازە ئینجازی یەکێتی نەبوو ئەمە نقطەی یەکەم
نقطەی دووەم بەنسبەت اتفاق لەگەڵ سادر ڕنگ بێ بۆچوونێکە بێ لە ئێستا لە ناو ئەوەدا کە سادر بە درێژایی ماوەی ڕابردوو دژایەتی هەرێمی کوردستانی کردووە پێشمەرگەی بەرمی نیشان ناو بردووە و داوای داهاتی نەوتی لە هەرێمی کوردستان کردووە و دژی ئەوە بووە کە هەرێم بتوانێت استقلالیەتی هەبێت لە مەسەلەی اقتصادی لە مەسائلی دیپلۆماسیدا هەموو ئەوانە ئەگەر کوکەوە بەڵام سیاست فەنی ناممکناتە یعنی ئەوەی کە تۆ ئەمڕۆ ڕنگ بێ سەدر ڕۆژێک کە لە معارزەدا بووە ئەم قسانێک کرد بێ ئەمڕۆ کە بێتە حکوومەت ڕنگ بێ شتێکشکە بڵێ بۆیە تا ئێستاش ئێمەش نازانین ناوەڕۆ چیدا بەڵام لە ڕۆژی دروستبوونی لە دوای 2005 هەتا ئەمڕۆ نقاطی خلاف لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان لە بینی ئیدارەی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا نقاطێکی واضحن يعني هیچ پێویستیان بەوە نیە هەر ئەو اتفاق 19 خاڵی کە وەخت خۆی لەگە مالکی لە هەولێری امزاکراوە هەر هەمانی ئێستا واری دەچووکە هیچێک لەو کێشانە حل نەکراون لا لە مەسەلەی کەرکووکەوە بگرێت تا مەسەلەی پێشمەرگەیە مەسەلەی داهاتە ڕێخستنی داهاتە نەوتەکانە مەسەلەی قانونی نەوتوغازە مەسەلەی دروستکردنی مەجلیسی اتحادیە يعني کۆمەڵێک ئەو کێشانەی کە بوونەتە کێشەی بنچینەیی يعني لە دەستور بەجێی هێشتن بۆ دوای خۆی هەروە بەردەوامن يعني نزیکەیەوە 16 ساڵە هەر هەمان قسە لە هەردوو لا تکرار دەبێتەوە يعني بەغدا هەندێک چاوەڕوانی لە هەرێم هەیە هەرێمیش هەندێک چاوەڕوانی لە بەغدا هەیە کۆمەڵێک چاوەڕوانی هیچێک لەوانە بەڕای من ئەوەندە مەسەلەی ئاسانینە کە بتوانانی بە اتفاقێک سیاسی تیان پەڕێنی ئەمڕۆ بەڵام دابەشبوونێکی منتیقەی نوێیە کە وا دەکات سەدر سەرباری ئەوەی کە لە ڕابردوودا ڕئیسی میلیشیایەک بوو کە بە تێرۆریست ناو دەبردرا جەیشی مەهدی خۆ هەمومان بینیمان کە لە ڕابردوو چۆن حکوومەتی عێراق سەرکوتی کردن شەڕی گەورەی لەگە کردن و سەدر چۆن هەڵات لە عێراق چۆ پەنای بەر ئێران و تورکیاوانە ئەمە ڕابردووەکەیەتی بەڵام ئەم گۆڕانە منتیقەیە ڕنگ بێ هاندەری بێت بۆی کە بتوانێت ئەو حکومەتە دروستکە کە استقرارێک لە عێراق بێنێتە گۆڕێ من تەسەوری من ئەمریکا و ئێران لە هەموو شتێک خلاف بن لە شتی لە عێراقدا لەسەر یەک شت کۆکن کە استقرار دەبێت لە عێراق بێت يعني ئەگەر سەدر و پارتی و سنە بتوان ئەم استقرارە دروستکەن ئەم استقرار لە قازانجی هەمویانە بۆ ئێران ناهێوێ بەرەیەکی دیکە لە عێراق نای استقرارێت لە عێراق معنای وەیە هێزی زیاتری بیانی لە عێراق کۆ دەبێتەوە جێشی زیاتر لە عێراق کۆ دەبێتەوە حەزمی تجارەتی ئێران کە تەنها دەواازەی ینی ئێستا زۆر بە ئاسانی زۆر بە باشی لەگەڵ عێراق تجارەت دەکەوە هیچ حەزەرێکی لەسەر نییە حەزرێکی لەسەر نییە عێراق کە ساڵانە خۆی لە 20 میلیارد دلار پارێتدا بۆیە استقراری عێراق جاگە سەدر ڕایگرێ یان عامری ڕایگرێ یان عبادی ڕایگرێ بەنسبەت ئێرانەوە گرنگە بەنسبەت ئەمریکەکانیشەوە گرنگە من نازانم اتفاقێکی تێدایە بەڵام هیوادارم بتوانێت ئەو لانەکەم استقرارێکی سیاسی بێنێت و ببێتە هۆی هەندێک گۆڕانی بنچینەی لە عێراق باشە ئەگەر بە کورتی وەڵامی پرسیاری سەرۆکۆماریشم دەیتەوە دوازی شەر دەگرم وڵای بەڕێز هەر دکتۆر بەرهەم دەبێتەوە بە سەرۆکۆماری یاخود کێشەی پارتی لەگەڵ دکتۆر بەرهەم چییە و بازەوەکێک تەنها بارزانی لە ناو پارتیش ڤیتۆی لەسەر و ئەگەر ناسەرۆ کێرەم نێتەوە بارزانی کێشەی نییە ئەو زانیارانە دروستنەوەندەی کە متابعات کردبێ خۆی کاک بەرهەم لە خۆلی ڕابردوودا هەڵەیەکی استراتیژی کرد هەڵە استراتیژیەکەشەوە بوو کە مەسەلەی پۆستی سەرۆکۆماری لە ئیستیحقاقی کورد و لە ئیستیحقاقی یەکێتیەوە بردە بەردەمی عەرەبی سونە و عەرەبی شیعە خستیە بەردەمی دەنگدان و منافسە ئەمە یەکێک لە هەڵە استراتیژیەکانی کاک بەرهەم بوو کە چاوەڕێ دەکرا ئەم خولە مەسەلەن سونە داوای بکات یعنی من ئەگەر من لە جیاتی سونە بامە ئەم خولە داوای سەرۆکایەتی کۆمارم دەکرد ڕنگ بێ هەر بۆ شێوی نمایشیش بێت چونکە دەمگوت ئەو کاتە ئێوە خۆختی خۆی متفق نەبوون لەسەر پۆستێک کە هیچ کووردە ئەوە بۆ دوو کەستان ناردە ململانەوە بۆیە ئەمە کارێکی هەڵە بوو بەڕاستی کاک بەرهەم کردی بەڵام لەم قۆناغە من تەسەور ناکەم پارتی پشتیوانی لە بەرهەم ساڵح وە سەبەبەکەشی ڕوونە ئەویش ئەوەیە کە دەرچوون بوو لە ئیتاری کوردستانی ئەو کاتە و ئەم جاریان بەنسبەت پارتی کێشە نییە هەر یەک کەسێک لە یەکێتی ببێتە ڕئیس جمهور بەس دکتۆر بەرهەم ساڵح نەبێت دەگەڕێم وڵات کاگرێبەر دکتۆر بگەرم وڵای بەڕێزت سەبارەت بە بڵێن خۆناغەکانی تری بڵێن سەرۆکۆمارە مەسەلەی پێکێنانی حکوومەتە پێ دوایە ئەو هاوپەیمانێ سێ قۆڵێ توانن ینی سەرکەوتوو بن لەوەش کە لە خۆناغی یەکەم توانیان بڵێن سەرۆکایەتی پەرلەمانێک لا بکەنەوە بۆ سەرۆکۆماریش و بۆ کاندی سەرۆکوەزیێنە توانن ئەمە بکەن یان خۆت قورسە خۆی ئەگەرێکی زۆر قورسە چونکە با بڵێن تا دوێنێش 200 و تقریبان 25
26 ئەندامێک ئامادە بوون لە بنەڕەتا خۆی 329 ئەندامە چواریان هەر لەوێ ئامادە نەبوون با بڵێن 100 ئەندام پەرلەمان هەیە کە نەهاتوتە جەلسەکەەوە ئەم 100 ئەندام پەرلەمانە ئەگەر 84 یان 85 تاری تەنسیقی بێ 16 لەوانە بۆ یەکێتیە 16 حەڤەیەکانی چێتین بۆیە زەحمەتە تۆ بتوانانی هەموو شتێک تێپەڕێنی بەبێ و 100 ئەندامە هەرچەندێک ئێمە تەجروبەمان هەیە کە لە بودجێ عێراقی ئامە تێپەڕێنرا بەبێ کورد تا ڕادەیەک ئەمە ئاساییە بەڵام گرفتەکە لە ئێستا هەیە بەڕای من گرفتەکە لەوەیە کە ئایا با بڵێن حکوومەتێک بەبێ بۆ یەکەم جارە لە دوای 2005ەوە حکوومەتێک پێک دێکە حکوومەتەکە بنکە فراوان نیە وەکو باسیەکان حکوومەتێکە کە بەڵێ وەکو با بڵێن مقتەدا سەدر خۆی ناوێنێ ئەغلبیەکی وەتانی هەیە بەس لای ئەغلبیەی وەتانی ینی مەرجنی هەموو شیعەکان تیا بەشدار بن مەرجنی هەموو کورتیا بەشدار بێ و مەرجنی هەموو سونەکان بەشدار بن ئێستا کە هەموو سونەکان بەشدارن لە ژەسایی یەک تەحالوفێکە ئەوەیە کە ئەوان خۆیان یەکگرتو بوون وەکو یەک پارچە بۆیە ئەوەی کە سەدر مەبەسەتی لە ئەغلبیەی وەتانیەوەیە لە شیعەکان تەنها ڕەوتی سەدری لەگەڵ ئەو لایەنانەی کە ڕەنگە لایەنی بچووک بن و کورسی کەمیان هەوی بێنە ڕەوتی سەدری لەگەڵ با بڵێن لە هەرێمی کوردستانیش پارتی دموکراتی کوردستانی بەسە بۆ پۆستانە بەڵام ئایا با بڵێن ڕووداوە سیاسەکانی داهاتوو لەوە ئاڵۆسترە بن بە تەسەوری من ئەگەر بشتوانن تێیپەڕێنن بۆ ئیدارەدانی دەوڵەتی عێراقی تا ڕادەیەکی زۆر ئەرکیان زۆر قورسە چکەوەمان لەبیر نەچێکە ئیتاری تەنسیقی لە زۆرێک لە محافەزەکان بەشێکی زۆری کورسیەکانی ئەوانە و لە ئەنجومەنی محافەزەکانە خەڵکێکی زۆریان هەیە ئەندامی ئەنجومەنی محافەزاتیان هەیە جەماوەرێکی زۆریان هەیە بۆیە تەسەورەکەم حکوومەت تا ڕادەیەک پەکی بکەوێت لە هەندێک شوێنە و ئەمە کاریگەریەکی خراپ لەسەر هەرێمی کوردستانیش دروستەکە بەتایبەت دەگەر بێت و یەکێتی دەرکرێت لە پۆستە سەرێکیەکانی بەغداوەکو و سەرۆکایەتی دەوڵەت دەخوێنرێتەوە ئاوتکردنی یەکێتی بڵێن پراوس خستنەکەی لە دانیشتەکەی دوێنێش من پێم وایە زۆر زەحمەتە ئەوەش کە کرا دوێنێەوە بوو کە یەکێتی خۆی زانێکە پۆستی جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان لە دوای 2005 هەر بۆ پارتی بۆ ینی تا ڕادەیەکی زۆر ڕەنگە ویسبێتی بۆ نمونە جۆرێک لە ڕێکەوتنی نهێنی هەبوو بێ لەگەڵی تاری تەنسیقیە بەڵام بۆ ئەو جەلسەیە زۆر گرنگ نەبووە چکە ئەو جەلسەیە دەنگدان بۆ بە کاندیدێکی پارتی کە کاندیدەکەی پارتی بەبێت دەنگیەکێتیش بۆ نمونە هەر دەرچووە بۆیە لێرەوە ئەتوانین بڵێن کە بۆ ئەوان گرنگەکە سەرۆک کۆمارە پۆستێکی سیمبۆلیە پێیان وایە کە ئەوە ئیستحقاقی یەکێتیە لێرە ینی ئەمە ڕەبتەکرێتەوە جارێکی تر بە پۆستی پارێزگاری کەرکووکەوە وەشمان لەبیر نەچێت ئێستا پارتی کاندیدی با بڵێن جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان خۆی خەڵکی کەرکووکە شاخەوان عەبدوڵڵا بۆیە قەزیەی کەرکووک ینی لای پارتی لەم جارەیە وا دەریەخەن بۆ خەڵکە گرنگیەکی تایبەت بە قەزیەی کەرکووکەوە تا شاخەوان عەبدوڵڵا کە کەرکووکیە کردوانە بە جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان و لە هەمان کاتایانەوەی پارێزگاری کەرکووکیش بەڕاستی سازشێکی پێ بکەن لەگەڵ سەرۆک کۆمارە ئەگەر بێت و ئەمەیان نەبێ ئەویان نەبێ بۆ پارتی بێ بۆیە لێرەوە دەرکردنی یەکێتی تا ڕادەیەکی زۆر گرانە و دەرکردنی ئیتاری تەنسیقیش گرانە لانی کەم بەوەی کە کێشەی گەورەترمان لە دوایە بۆ دروستە بێ ئیتاری تەنسیقی ڕەنگە بتوانێت پەکی کارەکانی حکوومەت بخاونەیە لە حکوومەتێکی کارا بێتەکایەوە کە تایە بڕیاردان ئاسان بێت تەنسیقیە سەدر بەس کێشی لەگەڵ مالیکی هەیە ئەو کێشەی چێکە هەیەە چکە دەڵێن ئەنگە لە کۆتای ئامریش لی تێگەشتێکە بێ یاخود لەگەڵ عبادیشە لەگەڵ بڵێن ڕوتی حکمە کە خۆیان تۆ بەشداریان بەشداری ناکەن بەس بە دیاریکراوی کێشەی مالیکی و سەدر لەسەر چی هەر ئەو شەڕەیە کە لە 2010 کردیان ئەوە بەشێکی سەرەکی بابەتەکەیەوە ینی سەدرش لەوە تێگەشتووە کە مالکی کابراایە کە توانای مناوەری سیاسی بە قووەتە ئەتوانێت دەوڵەتێک لە ناو دەوڵەتێکا دروستکەوە لە هەمان کاتە کاتێک نووری مالکیە بینی لە ئێستا با بڵێن خەریکی دانوستانە کاتێک سەرۆکایەتی وەزیران بگرێتە دەست حتممە ئەو مفاوەزاتانەی نامێنێ تا ڕادەیە کەسێکە سارمە و حاسمە لە بڕیارەکانی خۆیان و لەو حسم و ساریمەیە کە هەیبووە زەرمەندی یەکەم بریتی بۆ لە جێشی مەهدی لە کاتی 2010 بەڵێ لە 2010 لێیاندرا و حتا مالکی سەرۆک وەزیران بەڵێ مالکی سەرۆک وەزیران بوو و زەربەیەکی گەورە بوو تەنانەت نزیک بوو لەوەی کە جێشی مەهدی بە تەواتی بتوێتەوە بوونە کاریگەریان نەمێنێ بۆیە سەدر ئەمەی قەت لەبیر ناچێتەوە تا ڕادێکی زۆریش ینی مالکی بەتەنیا لەلایەن سەدرەوە با بڵێن تا ڕادێک بێزراو نیە بەڵکو لەلایەن پارتیشەوە کە پارتی پێی وایە سەبەبکاری سەرەکی بۆ بڕێنی بودجێ هەرێمی کوردستان بریتی بۆ لە جۆرێک لاشبوونەوەیان دیار بواتە هەولێر و جۆرێک لاشبوونەوە نەبوو خۆی ینی ئەوە لامان ڕوون بێت کە سیاست لە عێراقا ناتەندروستە بەشێک لە ناتەندروستەکەی لەوە دێکە موسسات دەوری زۆر گرنگی نییە شەخص گرنگن لەویا یعنی لەوانەیە ڕقی من لە تۆ ڕقی ئەو لە مەسعود بارزانی بۆ نمونە بەرامبەر مالکی و
سەدر بەرامبەر مالکی وای لێ بکا کە بیانەوێت دەریکەنە دەرەوە لە ساحەکە ئەم ڕقانە دەورە بینێت لە سیاسەتی عراقیە ینی سیاسەتی عراقی لەسەر ئەساسی کەسایەتەکان بەندە تا ئێستاش بۆیە کرێوانە بڵێن دەوری کاریگەری هەیە بەڵام گرفتە سەرێکێکە لەوەیە کە ئایا دەرکردنی تاری تەنسیقی بە شێوەیەکی گشتی ئاسانە یان نە من پێم وایە زۆر گرانە و لە ناویشانە نووری مالکی کە خاوەنی نزیکەی 37 کورسیە ئەکرێ بڵێن ئەگەر بشکرێتە دەرەوە معارەزەیەک بێ کە کارەکانی حکوومەت پەک بکات چەکداریشان هەیە بڵێن ئێستا لە بودجێدا باسی 163,000 بڵێن هێزی چەکداری حەشت دەکرێت ڕاستە خۆی دۆخەکە قورسە دەکات بڵێن حەشدی شعبی ینی تێکەڵەیە گرفتەکە لەوایە وەلایش حەشدی شعبی بەشێکی زۆری بەڵێن بەشێکی ئێرانیە بەشێکی عێراقیە لە ناو عێراقیەکانە بەشێکی شیعیە بەشێکی تورکمانە بەشێکی سونیە ینی ئەمە وای لێ کردو ئەوان جیاواز بن بەڵام لە ڕاستیە بیانەوێ بۆ نمونە پەلاماری سەرا سەلامی سەرا سەلامی مختەدا سەدەر بن پێم وایە ئەوە زۆر دوورە ینی شەڕی ناوخۆیەکە کە لە ئاگەرە دوورەکان دوورە بەڕای من ئەگەرێکی دوورە کە لانی کەم ینی ئەگەر سونە زۆری نەبووە لە عێراقا شەڕی ناوخۆ گەرێکی نزیک بوو چکە سونە مەرجعەیەکیان نییە کە هەمویان لەسەر یەک بگرن بەڵام لەگەڵەوەی کە عەلی سیستانی هەیە لە وەکو مەرجعەکە تا مەرجعیەکی مەقبول بێ و لەلایەن هەموو لایەنەکانە وەکو ئێستا هەیە هەبێت زەحمەتە شەڕی ناوخۆ بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەگەڕێینەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕووبهەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقیب بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقیب بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان، دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاگرە بوار سەبارەت بە مەسەلەی سەرۆکۆمار کە ئێستا بڵێن سەرۆکایەتی پەرلەمانی عێراق 3 ڕۆژی دیاری کردووە، بڵێن سێشەممە 11 و 12 و 13مان کە لەو 3 ڕۆژەدا بڵێن کراوەیە بۆ پێشکەشکردنی کاندیدەکان و تا بڵێن 8 مانگی داهاتوش دەبێت پرۆسەکە بەڕێوە بچێت بەپێی ڕێکارە دەستوریەکە. ئەمە بۆ یەکێتی پێدوایە بەم زوانەیەک لای بکاتەوە یاخود بۆچی دەبێت پۆستی سەرۆکۆمار ئەگەر پشتیەکێتی ڕەزامەندی پارتی لەسەر بێت؟ ئەم تەوافقاتانە هی ئەمڕۆ دوێنێ نینە کە لە بینی پارتی وێشیت کراوە، بەڵام جاری پێشوو ئەم ترازانە ڕوویدادنا لە هەڵبژاردننی هەردوو خولەکەی مام جەلال بە سەرۆکایەتی عێراق و دوانانی دواتر دکتۆر فواد معسوومیش تەنسیقێکی کامل لە بینی پارتی وێچێتی هەبووە لەسەر ئەو کاندیدانەی کە یەکێتی تەقدیمی کردەوە تا ڕادەیەکی زۆریش یەکێتی دەستی ئاوەڵە بووە، یعنی ڕاستیکە کە خۆی چێکاندید بکات نەک ئەوەی کە پارتی بشاری سەر. بەڵام لە دانانی دکتۆر بەرهەمەوەی تر ئەم مۆزوعە بۆ عقدەیەک و
تا ڕادێک وەک گرێکچێرێکی لەها دەبێنی پارتی وێچێتیەوە بوو بە نقطەی خلاف واگەم بینیمان کە دوای دانانی دکتۆر بەرهەم لە 2010 تر ئەوەیە کەوتە بینی پارتی وێچێتی و لەسەر ئاسی سوسیال میدیا و میدیا چۆنیان ئەوە کرد لەگەڵێکتری. ئێستا یەکێتی لە بەردەم ئەوە هەڵبژاردنێکدایە ڕاستیەکەی ئەوەی کە لە عێراق تا ئێستا تەشکیل بووە سەرۆکایەتی پەرلەمان و دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی پێدانراوە. بە تەسەووری من لەگەڵ کاک جەلال لەو ڕۆ متفق نیمە کە یعنی شتێکی ئەوە نییە ئەوەندە قرس نییە بەڕاستی ینی بڵێ ئەگەر ئیتالی تەنسیقی لە دەروی حکومەت بمێنێتەوە بەو معنای نییە کە ئەم حکومەتە حکومەتێکی فاشلی زەعیفی زۆر بێمەعنا دەردەچێت. ڕەنگ بێ حکومەتێکی زۆر بەهێز نەبێ بەڵام ئیتاری تەنسیقی بەو حەجمەی کە هەیەی تەنها ئەمڕۆ لە بەرامبەر ئەم ئەوەی کە دروست بووە ئەم گەلە کۆمیەی پێ دەکرێت. بەڵام سبەی ڕۆژێگە حکومەت تەشکیل بێ من تەسەوور ناکەمەوە بتوانن معارەزەیەکی جددی بن لەناو پەرلەماندا چونکە ئیتیجاهی بیرکردنەوەیان نوعی ڕفتاریان لەگەڵ ینی پێشاتەکان زۆر جیاوازە و شەرت نییە ئەمڕۆ بتوانی بیان 88 کورسی بن کوتلەی گەورە بن و ڕنگ بێ سبەی ڕۆژێ بتوان بەپێی دەستور دەتوانن بەپێی قانون دەتوانن ئەوان تەکلیف بکرێن بۆ پێکێنانی حکوومەت. بەڵام لەبەرەوەی اتفاقاتی جددیان لەگەڵ هیچ لایەنێک نییە و تاقی کراونەتەوە بەڕستی بەنسبەت کوردەوە ئەوە ینی بەڕسبەت پارتیەوە لانی کەم دەڵێن بەنسبەت سونە و پارتیەوە تاقی کراونەتەوە باوەڕ ناکەم بتوان لە مەسەلەی پێکێنانی حکوومەتدا سەرکەون ئەمە یەک. بۆیە سەدر شانسی زیاترە بۆ تەشکیلی حکوومەت و ئەو لایەنانەش ئەگەر لەو چوارچێوەیەدا کە سەرۆکایەتی پەرلەمانیان دانا کە ینی لە 329 پەرلەمانتار 200 قسوور دا پەرلەمان دەنگیدا کە دەکاتە 2 لەسەر 3 پەرلەمان ئەنی ئەمە نەک لە نیوە زیاترە بەڵکو 2 لەسەر 3 پەرلەمانیشە. بۆیە من لەو قەنەعەتەدامە کە ئەگەر یەکێتی بە ئەوەی پارتی لە قسەی پارتی دەرچێت یان لە دەرەوەی ڕێی پارتی بیهێوێت سەرۆکۆمار دانەجارشکە سەرکەوتو نابێت. بۆیش ئەگەر بیهێوێت کەسێک دانێت کە بتوانێت لانی کەم 50 زائید 1 لە پەرلەمان بێنێت دەبێ بگەڕێتەوە بۆ پارتی و شروعی پارتیش باوەڕ ناکەم ئەوەندە قورس بێ بەنسبەت یەکێتیەوە تەنها داوای ڕنگ بێ دوو ناو بکەن ڕنگ بێ ئەوەیان لەسەر نەفرێکە بێ کە دکتۆر بەرهەم ساڵحا بەڵام لەسەر کەسێکی دیکەی وەکو مەلا بەختیار یان هەر کەسێکی دیکەی کە یەکێتی تەرشەحیکە من باوەڕ ناکەم پارتی ئەو ڤیتۆیی هەبێ. بەڵام یەک کێشەی بنچینەیە من دەمێ لێرە لە ڕێ و بەرنامەیە باسی کەم. ئێمە هەموو دەمێ کە دێتە سەر مەسەلەی پۆستی سەرۆکۆمار بەداخەوە ئەم شەڕ و ململانیە توندە و ئەم کێشمە توندە دەست پێ دەکات لەسەر مەسەلەی پۆستی سەرۆکۆمار لە عێراق کە ئەم کابرایە دەچێتە بەغدا لێیان دەپرسی دەڵێکا کە تۆ سەرۆکۆماری عێراقی زەحمەت نەبێ چیت بۆ کورد کردووە جا دەڵێ خۆ من هیچ دەسەڵاتێکم نییە. باشە کەسێک کە هیچ دەسەڵاتێکی نەبێ پێویستی بەو هەموو ململانەیە هەیە کورد یان یەکێتی و پارتی لە ناو خۆیاندا لەسەری بیکەن لەسەر ئەو پۆستە ئەگەر پۆستەکە تەشریفاتیە لە ئەساسدا بۆچی دەچین وەری دەگرنیان یان بۆ ململانە ناکەن لەسەر پۆستی گرنگتر لە عێراقدا کە بتوان تحصیلیش هەندێک مەطالبی قەومیە مەطالبی ئەوەی پێ بکەن. بۆ زۆر بەداخەوە ینی هەر لە ڕۆژی دروستبوونی ئەو دوای 2005 کە عێراقی نوێت بە حساب دروست کراوەتەوە بۆ دەستور بۆ عێراق نووسرایەوە من ئەو کاتە قسەی برادێکی سیاسی دێنمەوە کە لە مەجلیسی حکمیش بوو وتی ئەو کاتە شەڕی مام جەلال نەک لەسەر ناوەڕۆکی دەستور بەس بەڵکو لەسەر سەلاحیەتی ڕئیس جمهور بوو. ئەمڕۆ دەبینیم بەداخەیات لە بەغدا حاضرن لە کاتێکدا دەتوانن کارکن ئەگەر ئادام پۆستی کوردە ئەم پۆستە سەلاحیەتی هەبێ دەبێ ئەم پۆستە توانای ئەوەی هەبێ محافزێک بۆ کەرکووک بدانێ لە کاتێکدا شیعە و سونە هەموو ئەو مؤسساتە دەستوریانەی کە دەکەوێتە دەستیان یا ئەو پێگانەی لە حکومەت دەکەوێت دەستیان لە قازانجی خۆیان بەکاردێن. باشە کاگەر باش چەند پرسیارێکتر بە کورتی سوپاس دەکەم بەس وەکو سەرۆکۆمار وتت ئێستا دوو ناو هەیە ئەو دوو ناوە کێیە چونکە ئێستا یەکێتیەکان دەڵێن تەنها دکتۆر بەرهەم کاندیدە. من ناڵێم دوو ناو هەیە بەس پارتی داوای دوو ناو دەکات ینی دەڵێ دەبێت دوو ناومان بدرێت پێ. کێن ئەو دوو ناوە زەحمان نەبێ ئەوەندەی زانیاری تێبێ؟ من تەسەوەر دەکەم یەکێکیان دکتۆر بەرهەم خۆی بێت دووریش نییە ئەوەی کە پارتی لەسەری ڕازی بێ پێما مەلا بەختیار مەسەر بۆ نمونە یان کاک عیماد دەڵێن مشکلەی ئەوەی هەیە مشکلەی شەهادەی هەیە بەڵام هەر کەسێکی دیکە بێ لە ناوی یەکێتی لە غێری بەرهەم ساڵە پارتی تا ڕادەیەکی زۆر پێی ڕازیە بە ئەوە تەسەووری من وایە نازانم. باشە
بەس ئاساییە بۆ نمونە هەر لە پارتی یاخود یەکێتی دەستوەراتەکان دیدی پارتیا پارتی و دەستوەراتەکان دیدی یەکێتی ئاساییەوە دەزانی چۆنە کار حەکیم بەمە باسی ڕال پۆلیتیکە دەکەین ینی واقعیەتی سیاسی ئەمڕۆ حزبێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و حزبێک کە هەشتاکان و نەوەتەکان بیرمان نەماوە ئەم حزبی 5 ساڵ پێش ئێستاش نییە ئەم حزبی 3 مانگ پێش ئێستاش نییە حزبێک بۆتە پاشکۆی پارتی دموکراتی کوردستان یعنی هەتا لە انتخاباتی ڕابردوش لە انتخاباتی ناوخۆیش لە تەقسیمی سۆتەش لە کوردستاندا یعنی پارتی لە جۆرێک لە بێمنەتی پێوە دیارە لە حکومڕانی کوردستاندا یەکێتی هیچ کارتێکی فشاری بەرامبەر پارتی پێ نەماوە یعنی دەڵێ ئیدارەی سەربەخۆ ڕدەگەن پارتی دەڵە فەرم بڕێگەن ئەوان بە پەل خۆیان دەگەنەوە لای پارتی دەڵێ نێمە کردمان تۆ نەیت یعنی ئەو کارتە ئیقلیمیانەش کە جاران یەکێتی بەکاری دێنان لە دژی پارتی ئێستا مەمنونە یەکێتی بۆ استقرار و بۆ مانەوەی خۆی بەکاریان بێنێ نەک ئەوەی کە لە دژی پارتی بەکاری بێنێ فاکتەری ئێران ئەمڕۆ ئەگەر جاران یەکێتی لە دژی پارتی بەکاری دێنە ئەمڕۆ فاکتەری ئێران هەوڵێکە بۆ جێگیرکردنی حکمی دووکڕەکەی مامجلال لەناو قیادەی یەکێتیدا نەک ئەوەی کە بتوانێت وەک کارتێک بتوانە زەختی پێ لەلایەنە گیان لایەنێکی دیکە بکەن ینی یەکێتی ئەو حزبە نەماوە کە بتوانێت گوشار لە پارتی بکە بەڕاستی ینی کێشە ناوخۆیەکانی یەکێتی کاریگەری هەیە لەسەرەوەی کە یەکێتی زۆر لاواز هەڵبژاری سەرۆکار و دەستی سەرۆکاتی طبعا ئەو یەکێتی لە 2018 لەگەڵ دکتۆر بەرهەم ساڵح بوو ئەو یەکێتی کە ئەو ڕۆژیش طبعا یەکێتی گوتم یەکێتی نەبوو بەڵام کارکتەری خۆی بەرهەم ساڵح و ئەو پەیوەندیانەی کە هەیبوو و انتخابات و مفاوەزاتی دوای ئەو بۆ تشکیلی حکوومەتی کابینەی نوێیەم ئەو پێداگریی یەکێتی لەسەر مەسەلەی وەرگرتنی پۆستی پارێزگاری کەرکووک کە ئێستا پارتی زۆر بە ئاسانی داوای دەکاتەوە و پارتی دەتوانێت داوای پۆست سەر و کۆماریش بکات بەڵام یەکێتی هیچ ئەوەیکی ئامرازێکی بەدەستەوە نییە بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ پارتی بەڕاستی لەم کۆناغەدا بەڵێ دەگرێم وڵات کاک ڕێبوار دکتۆر سەبارەت بە بڵین پارتی و یەکێتی ئەم کاریگەری کەم لێکترازانی عێراق بوو کاریگەری دەبێت لەسەر کوردستان لەسەر ناوخۆی هەرێمی کوردستان یاخود یەکێتی ئێستا وەکو کاک ڕێبوار ئاماژە ئەوەندە لاوازە کە بەوێ پارتی ناتوانێت سەر و کۆمار بباتەوە لە ڕاستیا یەکێتی پێم وایە تا ڕادێکی زۆر لاواز بۆ بەتایبەت لە دوای مامجلال و وەفاتی مامجلالەوە ئەوە لە دوای ئەوەی کە نەوشیروان مستەفا جیاب و بزنەوەی گۆڕانی ڕاگەیان هەرو کاتەش با بڵێن یەکێتی تا ڕادێکی زۆر لاواز ببوو پارتی تا ڕادێکی زۆر یەکگرتووترە و لە انتخاباتیشا بەردەوام دەنگەکانی زیایی کردەوە لە دوای ڕفراندۆمەوە بۆیە بەتەسەوری من یەکێتی بەم شێوەی ئێستای تا ڕادێکی زۆر لاوازە و ڕەنگە نەتوانێت هەندێک با بڵێن فشاری تایبەتی هەیە لەسەر پارتی دروستیکە ڕەنگە تاکە فشارێک کە یەکێتی بتوانێت دروستی بکات لەسەر پارتیەوەیە کە لە حکوومەتەکەی بکشێتەوە لە هەرێمی کوردستان کامەش تا ڕادێکی زۆر زەحمەتە چونکە پێم وایە ئەوەش هەنگاوێکی ئاسان نابێ کاندیدەکانی با بڵێن یەکێتیش تا ئێستا ڕوون نییە ینی چیان موئهلن بۆی کە و پۆستە وەرگرن لە دوای دکتۆر بەرهەم موئهلێکە ڕەنگە بەشێکی پەیوەندی بە داواکارەکانی کەسێکەوە بێکە بۆ سەر کۆمار بپاڵێورێ بەشێکی پەیوەندی بەوە هەبێت کە لایەنە سیاسەکانی تریش چیان قبوڵەوە بەشێکی پەیوەندی بە کەسایەتی و سەنگی سیاسی ئەوانەوە هەبێت کە ئاچناوێ هەمویان ئەوەترە ناویکێتی بڵێن گونجاوتر بێت دکتۆر بەرهەم حتممەوەکو کەسایەتی و زمانزانی و تەجروبەی سیاسی و تەجروبەی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ماوەیە کاری کردو ڕەنگە بڵێم ئەو لە هەمویان گونجاوترە وەکو خێبرەی سیاسی بەڵام وەک باسەکرێ ئەمە ڕەبتی هەیە بە پارتی دموکراتی کوردستانەوە و ڕەبتی هەیە بە هەندێک لایەنی سیاسی تریشەوە لە دوای ئەوان من زۆر زەحمەت بە دوای کەسێک ئاگەڕی لە ناوێکێتیا بیدۆزیتەوە کە گونجاو بێ بۆ پۆستە تا ڕادێکی زۆر زەحمەتە ئەکرێ بۆ نمونە بگەڕێنەوە بۆ دکتۆر فواد معسووم بەڵام ئەویش وەکو تەمەن وەک تەجروبە ڕەنگە تااقەتی ئەوەی نەمابێ بۆیە کاتێک لە ناوێکێتیا تۆزت چاوگەڕێی تا ڕادێکی زۆر زەحمەتە زمەزەکانی سەر کۆمار ئەوەندە قورسن وەکو مەرجی بڵین تەمەنی 40 ساڵی تەواو کرده بێ لەدایک و باوکێکی عێراقی بێ بە کەلیرۆسیە بێ تێوەنەگلا بێ لە تاوانێک ئەوانە مەرجی قورسن مەرجی قورس نین لە ڕاستیە بەس شتەکە لەوە گەورەترە ینی ئەو مەرجە دەستوریەکانن ڕەنگە بۆ نمونە وەکو باسەکرە کاگەی مادەحمەد ڕەنگە مشکلێکی لەوانەی هەبێ نازان بەڕاستی من ئاگاداریەوە نیم یان کاگمەلا بەختیار بۆ نمونە مشکلێکی لە بابەتانی هەبێیان نەبێ ئەوان ئاگادار نیم لە ڕاستیە نەچوومەتە قوڵای بابەتەکەەوە بەڵام مەرجە دەستوریەکان زۆر ئاسانن یانی شتی زۆر گەورەنین بەڵام مەقبولیەتی سیاسی و ئەو معادلانەی کە نێوانی پارتیوێکێتی و نێوانی هێزە سیاسەکانی دەرەوەی پارتیوێکێتی بەڕێوە بە لە عێراق ئەو معادلانە ئەوەنە ئالۆزن کە زەحمەتە هەموو کەسێک شیاویەوە بێ مەقبولیەتی سیاسی بەدەست بێنێ ئەوەی کە باز نەکراوە لە دەستورە ئەم مەقبولیەتە سیاسیەیە
و ئەوەش لە هەموو مەرجەکانی تر گرنگترە. باشە بەزوەکو سەدرریەکان دیارە سەدرریەکان چیان دەوێت کە دا حکوومەتی زۆرینی دەکەن ئەم حکوومەتە زۆرینی یاخود ئەو حکومی کە سەدر بۆ عێراقی دەوێت ئەو کارنامەی حکوومەتە بۆ کورد هیچی تێدایە؟ حکوومەتی ئەغلبیەی وەتەنی پێم وایە سەدر پێی وایە کە ئەڵێ ئەغلبیەی وەتەنی ینی لە شیعەکان گروپێکی تیابێ لە سونە شەرنی هەمویانی تیابێ گروپێکی تیابێ گروپی باڵادەست و لە کوردیش گروپی باڵادەستی تیابێ و شەرنی هەموو لایەنەکان بچنە ناو حکوومەتەوە. ئەمە لە کۆمەڵێک ڕۆ توانین بڵێن عێراقی داهاتوو بنیاتەنێ ئەگەر بێت و تەجروبەی سەدرەکان لە ئێستاە سەرکەوتوو بێ لەوەی کە بتوانن بە بێ ئیتاری تەنسیقی و بەبێ یەکێتی و بەبێ هەندێک لایەنی تر حکوومەت تێپەڕێنن مانای وایە ئەمە ڕەنگە حکوومەتێکی لاواز بێ بەڵام داهاتوویەکی تا ڕادەیەک باش بۆ دموکراسی مسۆگەرەکە ینی وڵاتێکمان بۆ دروستەکە دەوڵەتێکمان بۆ بنیادنێ کە تایە زۆری نەو کەمینە هەیە. گرفتی ینی گرفتەکە لە عێراق ئەوەیە کە گەندەڵەکان بەردەوام بەرفراوانە بوون بەشێک لە گەندەڵی ئەوەی کە با بڵێن شارەزانی سکۆلارەکانی بواری سیاست باسیەکەنەوەیە کە ئەگەر حکوومەتێکی بن کە فراوان پێک بێنن وەکو ئەمەی کە تا ئێستا هەبووە گرفتەکەی لەوەیە گەندەڵی زیاد ئاکات چونکە بەردەوام گەندەڵەکانی یەکتر داپۆشن چکە هەمویان لە ناو حکوومەتان ناتوانانی فەسحیدانێ بکەیت لەمەوە دەستگای قەزایی لاوازە بێت دەستگای لە ناو پەرلەمانە دەستگاکانی تری چاودێری زۆر لاوازە بن چونکە هەروانەی لە پەرلەمانان ئەوانش حکوومەتیان پێکهێناوە معارەزەیەکی بەهێزت نییە. ئەم هەنگاوی سەدر ئەگەر سەرکەوتوو بێ بە تەسەوەری من ڕەنگە ئەگەر حکوومەتێکی لاواز بێ بۆ ئەم خولە بەڵام تەجروبەیەکمانەیاتێ بۆ داهاتوو کە ڕەنگە دیموکراسی تا ڕادەیەکی باشتر پێدا بکتێ. سوپاس دەکەم کاگرێبوار بگەرم وڵای بەڕێز چەند پرسیارێک بە کورتی سوپاس دەکەم. ئەو کێشانێکی ئێستا پارتی و یەکێتی هەیەی لە بەرژەوەندی بڵێن لاهور شێخ جەنگیە وارەکە یەکێتی ناوماڵی خۆی ڕێبخاتەوە ئاژبوونەوەیەکە بێت؟ خۆی زۆر فاکتەر هەنە دێ پاڵ بە یەکێتیوە بنێت کە خەمێک لە ناوماڵی خۆی بخۆ ینی هەر لە انتخاباتی ڕابردووە بگرە کە هەڵکشانێکی زۆر لە دەنگەکانی نەوەی نوێ هەیە کە لە هەمان ژینگەی یەکێتیدا لە هەمان شوێن یەکێتی فعالیت دەکات و دەنگێکی بەرچاوی یەکێتی کەمی کردووە لە سەرباریەوەی کە یەکێتی مەسئول نییە لەو قەیرانانەی بە دەرەجەی ڕئیسی پارتی حکومڕانی کوردستانەوە یەکێتی تقریبا نیمچە معارزێکە لە ناو حکومڕانیدا سەرباری ئەوەش دەنجی حزبێکی وەکوونەوەی نوێ لە بەرزبوونەوەی بەردەوامدا و یەکێتی لە پاشێکشەدا ئەمە یەک دوو لە ڕووی جەماوەری لە ڕووی کەوادیر لە ڕووی ڕێخستنەوە وای کردوێکی تووشی پەرتەوازێکی زۆر بێ و ڕنگ بێ ئەگەر ئەم وەزع بەونەوە بەردەوام بێ خەڵکی زۆریان هەر جەزبی پارتی یان ئەحزابی دیکە بن یان بچنە دەرەوەی یەکێتی ها ئەگەر لاهوری شێخ جەنگی بتوانێت حزبێکیش دروستکە ئەو کاتەیان لە دەرەوە ئەو لە دەرەوەی گۆڕانی کۆمەڵی خەڵکی دیکە جەپەیەک بکەنەوە من باوەڕ ناکەم یعنی ئەوەندە بێت کاریگەر بێت کە یەکێتی ئەوە نەبێت بنکۆڵ نەکرێت وەکو چۆن گۆڕان زەربەیەکی گەورە بوو لە یەکێتی ڕنگ بێ لە داهاتوودا زەربەی گەورەتر بۆیە پێداچوونەوە ڕنگ بە ڕێخستنی ناوماڵی یەکێتی پێویستی بە هەوڵی جددی بێ نەک بە قسە باقوبری داقانەی کە هەندێک لە ئەندامانی مەکتەب سیاسی و ئەوەکانیان دەیانکەن وڵا عەلەساس ئەوان لەبەر مەسائیلی وەتانی و نازانم چی ئەوانە لەم جەپەیەدانینە و لە بەرێدانە نەخێر ئەوان ڕنگ بە ئیستحقاقاتێکیان داوا لە پارتی کرد بە پارتی نەیدابنێ یان سەدر نەیدابێ پێیان ئێستا ئەم ئەوە دەکەن بۆیش بە قەنەعەتی من یەکێتی لە دوای ئەم هەنگاوە پێداچوونەوەیەکی زۆر جددی پێویستە و ئەمە بە قسەی سوشیال میدیا ئەو شتانە ناکرێت. بەس هیچ هەوڵێک بۆ ئاشبوونەوە یاخود بۆ ڕاگەانی حیزبی نوێش لە ناو یەکێتی؟ خۆی هەوڵەکەی بۆ ئەوەی کە بەریەککەوتن ڕوونەدا بە دەرەجەی ڕئیسی یعنی ئەم بەریەککەوتنە خۆشبەختانە ڕوونەداوە لە بەڵام هەندێک زایعاتی هەبوو کە خەڵکێک بەنەحەق کوژرا خەڵکێک بەنەحەق ڕنگ بێ لێی درابێ بریندار کرابێ سەرجم کرابێ اختطاف کرابێ ئەمە هەم نەتیجەی ئەم ناکۆچی نێوانیان بووە. ئەم ناکۆچی ئەگەر بەردەوام بێت یان دەبێ سەنگەر لێک بگرن یان وەکو چۆن کاکنۆشیروان جیابوو بە زۆر بە شێوەیەکی ئاشتیانە و بەڕێک و پێچی یەکتریان قبول کرد و لەناو مرکزی سوقلی ئەو شوێنی کە مامزەلال حکومڕانی تیا دەکرد ئەویش هات حزبێکی قوت کردەوە و هەتا بۆ حزبی دووەمی کوردستان یان دەبێ بەرە ئەو هەنگاوە بڕۆن یان دەبێ بەرەو ئاژبوونەوە بڕۆن و بەرەو ڕێخستنەوەی ناو ماڵی خۆیان بن. کۆنگرەی چوارەمی یەکێتی کۆنگرەیەکی هەڵە بوو لە داڕشتنی ساختاری یەکێتی تەنها مەسەلەی دۆزینەوەی پۆست و پلەوی پۆست بوو بۆ یەکتری کە ئەوە وای کرد خەڵکێکی زۆر بێ کەفاعەت بێتە ناو سەکردایەتی یەکێتی خەڵکێکی زۆر بێ هەڵوێست بێتە ناو قیادە یەکێتی کە ینی ڕاستیەکەی نامۆ بوون بە تاریخی یەکێتی و نامۆ بوون بە تاریخی ئەو حیزبە دەتوانن دەرفەتیان لە بەردەمە لە پێش انتخاباتی داهاتوو بە خۆیان دابستنەوە ڕنگ بێ کۆنگرە بکەن کۆنفرانس بکەن هەرچیەک بکەن بەڵام خۆیان سەرڕاستکەنەوە لەگەڵ حزبایەتی و لەگەڵ کەوادیر و ئەندامی خۆیان.
باشە زۆر بە کورتی سەبارەت بە مەسلەی یەکڕێزی پێ دوای ئەو یەکڕێزیە کە داوان دەکرد بڵێن شتێکی درۆینەیە ئەوەی کە لە بەغدا یەکڕێزی و سەفی کوردی و ئەوانە یاخود مەسلەی مافە دەستوریەکان و ریفراندۆم و ئەوانش چی بەسەردێت بە کورتی بێ سپاس دەکەم بە کورتی لە 2005 پارتی یەکێتی کە اتفاقیان کردووە مەسەلەن چوونەتە بەغدا جایەک بە یەک لیست بووبن یا بە لیستی جیاواز چوون لەگەڵ شیعە و سونە مفاوزاتیان کردووە وەرەقەیەکیان پێ بۆ سوور و سرخۆشیان زانیوانە یەک بەند لەو وەرەقەیە جێبەجێ ناکرێت ئەوی دیکە چی بووە پۆستەکە گوتوێتی کاکە ئێمە ئەوەندە پۆستان دەدەینێ تویانە باش هاتوونەتەوە کۆبنەوەی مەکتەب سیاسی ئەو بەشیان کردووە پۆستەکانیان لە بینی خۆیان بەش کردو کاکە ئەوە پارتی بۆ تو ئەوەش بۆ یەکێتی کەی خلاف ڕوویداوە ئەو کاتە خلاف ڕوویداوە کە لە دابشکردنی ئەو پۆستانەی کە بەدەستیان هێناون ڕێک نەکەوتونە ینی کێشەکە لێ بەڕوا بکەن نە مەسەلەی بەرنامەی کارە نە ئەجندایە نە ئەوەی کە باشەوە ئەوانەی پێشوو کە هەموو هاوپەیمانی کورد بوون و هەموو دۆست و برادری چیاندا بکوت پێ دەڵێم خۆ سەدر مواقفی سەدر لەم ڕۆژەیەوە کە ئەم کابرای فێری سیاست بۆ دەمی کردوتەوە هەر دژی کورد قسەی کردو هەتا ئەم دەقێش یعنی ڕۆژێک لە ڕۆژان نەمدیەوە کەلیمەیەکی خێری بۆ کورد کردو خێرە ئێستا ڕۆ دەچیت اتفاقی لەگەڵ دەکەن ینی مەسەلەکە ئەوەیە ینی ئەساسی ڕێککەوتنی کورد لەگەڵ بەغدا ئێمە ڕۆیایەکی وازەحمان بۆ بەشداریکردن لە حکومڕانی عێراقدا نییە ئەگەر چونکە هەموو جارێ بە شک و گومان لە خۆمان دەچینە ناو مفاوزات وەکوەوەی کە ئێمە شتێکمان دزی بێ وەکوەوەی شتێکمان زەوت کردبێ یان بە تەمای دەگەیەک بۆ شێنین یعنی بەڕاستی وەختی کورد لەگەڵ لایەنەکانی دیکە لە عێراق لەگە شیعە سونەدا دەنیشێ هەمیشە ئەو هەستەی هەیە و هەمیشە ئەوانیش بەو چاوە و سەیریان دەکەن ئێمە خۆمان ساغ نەکردوەوە ئایا دەمانێت بۆ دەبێت حزبێکی کوردی نەتوانێت لە بەسرە دەنگ بێنێ بۆ دەبێت حزبێکی کوردی نەتوانێت لە بەغدا دەنگ بێنێ هەمووی ئەلە چوارچێوەی لەو سێ پارێزگایە بۆیە بە تەسەوری من هەتا ڕوێت فەزدەحمان نەبێت بۆ عێراق بەشداریکردنێک نایوەیە ئێمە دەستێک لە باو پۆستەژێتە حزبەکە نەک بنێتەوە حزب بۆ بەرژەوەندی شخصێک جاری وایە بەکاردێن پۆستا لەوێ نوێنەراتی ئەم شخصە دەکات بۆ تەن دەروەرگرتن بۆ پارەسپیکردنەوە بۆ پارەوەرگرتن بۆ نەوت فرۆشتن بۆ ویلاوی وی لە ئاخری ینی دەبێت بەڕاستی لەمڕەوە ئەگەر عێراقدا دەبێت ئەجندایەکی وازەیە بێ وەلا دان بە هەڵەکانی خۆی دابنێ لە ڕابردوودا ئەوانیش دان بە هەڵی خۆیان دابنێن یا سونەش دان بە هەڵی خۆیان دابنێن بەڵام هەتا ئەم دەقێژ من ئەم ڕوویانە بینم تەنها مەسەلەی بەشداریکردن مەسەلەی پۆست پارە و اقراری تیمی قدرەتی خۆیانە لە هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ بەڕست ڕێبوار کەریمۆلی نووسەر و ڕۆژنامەنووس کە لە سویدۆ لەگەڵمان بووی هەروە دکتۆر جەلال حەسەن مامۆستای زانکۆ و دکتۆر شارەزای کاروباری عێراق سپاس دەکەم زۆر سپاس سپاس بۆ بینیرانی بەڕست سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ